هێزی پێشمەرگە لە میحوەری پارێزگای سەلاحەددین زیاتر لە 40 کیلۆمەتر پێشڕەوی کردووە و تەواوی گوندە کوردستانیەکانی کۆنتترۆل کردووە و بەرپرسانی پێشمەرگەش دەڵێن لەو ناوچانەی پارێزگاکە ناکشێنەوە کە کۆنتترۆڵیان کردووە و هێزەکانیان جێگیر دەکەن. بدایەتی کە داعش ئەم ناوچەیە و ئەم ناوچەی بەڕاستی زۆر کۆنتترۆل کردکەوەی لە جێشی عێراقی لێبوو هەموو ناوچەکانی تقریبن نزیک دروستکەوتەوە بەڵام ئێمە پێش ئەم حاڵەتە لە تەواجودمان هەبوو لە سەرشاخی خوێ و ئەو دەوروبەرە کە پێشتر بە ئەرکێکی تایبەت هاتبووینە ئەو ناوچەیە کە زانیمان داعش دەبێتە هەڕەشەیەک بۆ سەر ناوچەکانمان خۆمان بەرنمەیەکی تۆکمە کە لەلایەن فەرماندەکانی ئێمەوە لەو منتقەیەدانرا دەست بە شەرکراوە دەست بە پاکسازی ئەو ناوچەیەکرا. پێشمەرگە لە پارێزگای سەلاحەددین ڕەبیەی لێداوە و سەنگەرەکانی توندوتۆڵ کردووە. پێشمەرگەش دەڵێن ئەو ناوچانەی کوردستانین لێی ناکشێنەوە. ئێمە ئامادەین وەکو هێزی پێشمەرگەی کوردستان هەر هێرشێکی بکرێت بە هەر چەکێک و بە هەر شێوەیەک ئێمە بەرپەرچیان ئەدەینەوە بە هەموو شێوەیەک توانای خۆمانەخەی نەگەر بۆەوەی پارێزگاری لە هاوڵاتیانی کوردستان بکەین. ئەو ناوچانەی پێشمەرگەی بۆ چووە تا چەند مانگێک لەمەوبەر شەڕی قورسیان تێدا بووە بۆیە تەواوی گوندەکان ڕووخاون و وێرانە بوون. داواکەین لە هێزی پێشمەرگەی کوردستان ئەم سنوورە جارێکی تر دەستی تیرۆریستان نەیەتە ئەم سنوورەوە بۆی تیرۆریستان جارێکی تر ئەم سنوورێ لە کۆنتترۆڵ نەکەن. عەمید عەبدوڕەحمان دەڵێت داعش لە ناوچە کوردستانیەکانی سەلاحەددین کەوتونەتە جموجوڵ و گەڕاونەتەوە گوندەکانی نزیک سەنگەرەکانی پێشمەرگە. ئێستا ئەمە سەنگەرەکانی پێشەوەی ئێمەیە داعش لەم گوندە کە ناوی تەلحێدەیە سەرەوەتریش گوندێکی دێ بەڵام بەڕاستی نازانم گوندەکە ئێستا بزەبت ناوم لە یاد نییە. ئێستا چەند ماوەیەک پێش ئێستا جموجۆڵێکی وایە نەبوو بەڵام ئێستا وردە جموجۆڵیان پەیدا بووتەوە چەند کەسانێک و چەند سیارەیەکیان ڕۆژانە هاتوچۆ دەکەن و پێیانەوە دیارە کە ڕۆژانە تەدریب دەکەن تەقە دەکەن. پارێزگای سەلاحەددین لە ئێستادا هەرسێ هێزە نەیارەکە پێشمەرگە و حەشدی شەعبی و داعشی تێدایە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمەریکا، پارێزگای کەرکووک.